بسم الله الرحمن الرحیم. من دکتۆر زانا معروف شێخانی، پسپۆری نەشتەرگەری گورچیلە و میزۆڕۆ و نەخۆشیەکانی پرۆستات و نەزۆکی پیاوان و چاندنی ئامێری دەعامات بۆ چارەسەرکردنی لاوازی سێکسی. سوپاس بۆخوا ئەمڕۆ نوێنەری ئەکادیمیای ئەمریکی و بریتانی لە عێراق سەردانی نەخۆشخانەیان کرد، نەخۆشخانەی نەشتەرگەری میهرەبانی وردبوونەوە لە هەموو بەشەکانی نەخۆشخانە وەکو بەشی چاودێری ورد و هۆڵی نەشتەرگەری و ژووری مانەوەی نەخۆش. دواتر بڕیاریاندا هەماهنگ بن لەگەڵ نەخۆشخانەکەمان ببێت بە سنتەرێک بۆ ڕاهێنان لە بوارە جیاوازەکانە. جێی باسە ئەم ئەکادیمیایە پسپۆرە لە ڕاهێنانی پزیشکان لە کۆمەڵێ پسپۆریدا وەکو بە تایبەت چاندنی ئامێری دەعامات بۆ چارەسەرکردنی لاوازی سێکسی. بۆیە لە مانگی 11 کۆمەڵی نەشتەرگەری دەکرێت لە نەخۆشخانەکەمان بە هەماهەنگی لەگەڵ ئەکادیمیای ئەمریکی و بریتانی و بەهێنانی کۆمەڵی ڕاهێنەر لە دەرەوەی وڵات وەکو ئەمریکا و میسر و هیندستان بە هیوای سوود وەرگردن لەم جۆرە ئەکادیمیانە و لەم جۆرە سنتەرانە بۆ هەموو لێ. أسعد الله أوقاتكم بكل خير. معكم الدكتور علي الجنابي رئيس الأكاديمية الأمريكية البريطانية للتدريب والتطوير الطبي فرع العراق. كان يوم جميل وأسعدني بحضوري إلى إقليم كردستان أربيل واللقاء الأول في هذه المستشفى مع الدكتور زانا معروف شيخاني ممثل الشؤون الإدارية في مستشفى ميهربان الجراحي. انتظرونا قريبا بفتح فرع وعمل بروتوكول إن شاء الله يكون تعاون بين الأكاديمية الأمريكية ومستشفى ميهرباني لاستقبال كورسات الأكاديمية التدريبية الاحترافية لجميع الأطباء الاختصاص. ستكون الكورسات كل حسب اختصاصه.